بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە لەسەر ئیرادەی کۆمەلگا دەکەین و پرسیار دەکەین ئایا بەڕاست دەسەڵاتی کوردی کۆمەلگەیەکی بێ ئیرادەی دەوێت لە کاتێکدا هەمووان لە ڕوانگە و بۆچوونی خۆیانەوە قسە لەسەر ئیرادە دەکەن ئایا دەشێ قسە و گومان بکەین لەوەی کە کۆمەلگەی کوردی کۆمەلگەیەکی بێ ئیرادەیە ئایا هێزە سیاسیەکانی ناحەز بە پارتی و یەکێتی لە پەنای هاندانی کۆمەلگا تا ببنە خاوەنی ئیرادە گیانی دوژمنایەتی و شەڕانگێزی کۆمەلگایان لە دژی دەسەڵاتەکەیان پەرە پێ نەداوە ئایا سوودێک لەو کۆمەلگایە وەردەگیرێت کە بێ ئیرادە و بێدەنگ کرابێت بۆ قسەکردن لەسەر ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر لە ستۆدیۆی سلێمانی هەرێک لە بەڕێزان مامۆستا سیروان حەمەشەریف مامۆستای زانکۆ و هەروەها کاک سیروان حەمەڕەشید ڕۆژنامەنووس و هەروەها لە ستۆدیۆی هەولێری پایتەخت کاک ئیسماعیل ڕەسوڵ بەرپرسی مەڵبەندی سەی کۆمەڵی ئیسلامی لەگەڵمانە بەخێر هاتنتان دەکەم سوپاسان دەکەم زۆر کاک سیروان حەمەڕەشید با لە بەڕێستەوە دەست پێ بکەم و پرسیاری ئەوە بکەم ئایا بەفعلی دەسەڵاتی کوردی کۆمەلگەیەکی بێ ئیرادەیە بێ؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بێگومان ئەگەر ئێمە دەبێت سەرەتا دیمەنی سیاسی ئابووری و کۆمەڵایەتی هەرێم بینە بەرچاومان تێبگەین باشە هەرێمی کوردستان دۆخی هەرێمی کوردستان هەلومەرجی سیاسی هەرێمی کوردستان بۆ بە ئێستا گەیشت بێگومان دەسەڵاتی سیاسی ئەگەر بگەڕێنەوە بۆ خەلفێت و بیرکردنەوە و تێڕوانینی دەسەڵاتدارانی سیاسی کە لە ساڵی 91ەوە ڕاپەڕین کراوە دایم بە چی ئالێتێک حکومڕانی ئەم وڵاتیان کردەوە بە چی فۆرمێک ویستیان حکومڕانی ئەم وڵاتە بکەن ئایا کە پێشتر لە سەردەمی ڕژێمی بەعسە ئیرادەی تاکی کوردی تێکشکێنرا بوو کەسایەتی تێشکێنرا بوو دەسەڵاتدارانی سیاسی حزابی کوردی یعنی ئەم دۆخی کە لە کوردستان دروست بوو ئایا دەسەڵاتدارانی سیاسی جارێک توانیان ئیرادە بۆ خەڵک بگەڕێنەوە توانیان کەسایەتی بۆ تاکی کورد بگەڕێنەوە بێگومان دەسەڵاتدارانی سیاسی کە لە سەردەمی شابوو ناتوانانی ئەو عەقڵە مۆدێرنەی خۆیان جارێکتر بگوازنەوە ناو عەقڵێکی مۆدێرن لەسەر بنەما دیموکراتیەکان و لەسەر بنەمای بنەماکانی مافی کاری سیاسی و بەڕێوەبردننی ئەم وڵاتە بکەن بێگومان ئەمەش وای کردووە کە ئیرادەی خەڵک ئیرادێکی بەهێز نەبێ بۆ ڕوبەڕوونەوەی دیاردە سیاسیەکان بۆ ڕوبەڕوونەوەی کێشە سیاسەکان ئەمەش وای کرد ئەم عەقڵەت و بیرکردنەوەی دەسەڵاتدارانی سیاسی وای کرد کە جۆر حکومڕانێکی زۆر خراپ و شکستخوادوو بەڕێوە کە سیروان هەز ناکەی کۆمەلگای کوردی خۆمان دەبێت اعتراف بۆ بکەین کۆمەلگاکە خۆی کۆمەلگەیەکی لاواز بووە و هەموو خەتاکە نەخینە سەر ئەو هێزانی کە بە خەلفێتی شۆڕژگەڕی لە شاخەوە دابەزینە ناو شارەکانەوە کۆمەلگاکە هەر خۆی کۆمەلگایەشی تا ئەندازێکی زۆر لاواز و ئامادە بوو بۆ ئەوەی بەڵێ کاک شۆڕژ ئەگەر ئێمە بگەڕینەوە ئێمە هەرێمی کوردستان بڵین هەرچوا پارچەکەی کوردستان لەژێر دەستی داگیرکەراندا داگیرکەران بە هەموو شێوێک ئیرادی تاکیان تێشکاندەوە ئێمە بینیمان لە سەردەمی ڕژێمە چەندین کەس ینی کرا بە چەکداری ڕژێم و بەگشت میلەتەکەمانداچەوە دەیان سوکایەتی بە تاکی کورد دەکرا بەڵام بەداخەوە سەرکردایەتی سیاسی کورد ئەو حکومڕانی کە لە میوسانە بە هەمان ڕێچکە ینی جارێکتر ڕۆشتەوە نەیتوانی جارێکتر ینی حکومڕانێکی وا پێشکەشکا کە تاگ ئیرادی بۆ بڕێتەوە تاگی ویستی خۆی بۆ بڕێتەوە خاص بە کەسایەتی خۆی بکە بتوانێت بڕیار لەسەر پرسە چارە زۆزەکاندا تاکی کوردی یعنی نەتوانراوە بێتە تاکێکی سەلیم و تاکێکی تەندروست ئەمە بەرئەنجامی ئەوەیە کە دەسەڵاتدارانی سیاسی لە نووساندا زۆر بە هەڵە و زۆر بە شێوەیەکی تەقلیدی حکومڕانی ئەم وڵاتان زۆر ساکە من وا لە قسەکانی کاک سیروان تێدەکەم کە ئەگەر لاوازێک لەناو کۆمەلگەی کوردیدا هەبێت لەوەی کە پەیوەندی بە ئیرادەوە هەیە بەرمەبنای لاوازی هێزە سیاسیە کوردیەکان و هەروەها بەرمەبنای ئەم دەسەڵاتەیە کە ئەم بەڕێزە پێی وایە دەسەڵاتێکی لاوازە ئەم هاوچێشەیە ینی چۆن بەڕێز چۆن دەبینی بەناوی خۆی بەخشندە و میێرەبان سوپاس بە دەرفەتەکەی جەنابەت سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ هەرێک لە میوانە بەڕێزەکان و بۆ بینەرانی بەڕێزیش کە کاتی بە نرخی خۆیان بە ئێمە بەخشن بۆەوەی پەنا بەخوا لە بابەتێکە بابەتێکی زیینوی سەر کۆمەلگایە بەڕاستی جێگەی پرسیارە قسەی لەسەرەکەین بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت و یا کاک سیروان دەمەوە پێم خۆشە باسێک لە گۆڕانێک بکەم سەرەتا ئەوەی کە جەنابەتەوە لە تایتڵی بەرنامەکۆ دەرەکەوێت ئایا کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی بێ ئیرادەیە سەرەتا کۆمەلگا نەبوو جەناب دەزانێت و بینەرانی بەڕێز و میوانە بەڕێزەکان شدان ئینسان ئەگەر لە بەعدە دینەکۆ گەر لە بەعدە لا دینەکۆ سێرگە ئینسان تەنها بوو تاقو تەنها بوو لە دارستان بۆ هێشتا ئەشکەوتیشی نەدۆزی بوو دەتر لەگەڵ دۆزینەوەی ئەشکەوت و لەگەڵ زیادکردنیان گۆڕانکاری لە چەندێتیە کۆمەلگا دروست بوو دوای گۆڕانکاری لە چەندێتیە تەمەن گۆڕانکاری لە چۆنێتیش هاتە سەر ئاراوە هاتە سەر ساحەکە سیاسیەکەوە کەڵێ لە کەمیەت و کەیفیەتە لە کەیفیەتە
ڕنگ بێ ئەگەر زیادە ڕۆی نەکەم ئەگەر بڵێم لە مێژووی مرۆڤایەتیان نمونەیەک ئەگەر بگەڕی نمونەیەک وەک میلەتی کورد نادۆزیتەوە کە سمپڵێکی دی وەکو ئەم منەتەوەی ئێمە بدۆزیتەوە کە بڵێ وڵا نمونەی میلەتێکیش هەیە وەک ئێمەیەوە کارەکەی بۆ چی گەڕێتەوە لەبارە ئیجابیەکان لەبارە سلبیەکەدا ئەگەر ئەوەی کە مامۆستا باسی دەکات ڕنگ بێ دەسەڵاتی سیاسی ڕێگر بۆ یان حزبی بەعز ڕێگر بۆ یان بە شێوازی لە شێوازەکان من نقولی لەوە ناکەم کاریگەریان با بڵێن بە کارکردنێکی دوورمەودا کارکراوە لەسەر تێکشکانی تاکی کوردی بەڵام بە حقیقەتێک هەیە بەرچامان بێ وەک شعرێکی بچووکی پیاوە سەرسپێکی خۆمانەڵێ پەشێ و ئەڵێ سەدان ساڵە کاسە سەرم منارەیە و هەر کەس تێ بانگی تیا ئاڵێ دەنگی تیا هەڵەبڕێ سەدان ساڵە نیشتیمانم نێرگەلەیە و لەگەڵ ڕێزم هەر کەس تێ دەمی پێوە ئەگرێ خۆگەر دەسەڵاتی کوردی باز بکەین دەسەڵاتی کوردی لە حوتی سێ نەوەتوێکی شو حسابی بکەین بۆ هێشتا نەگەشتێتە حوتی سێ ئەوە 2017 ناکاتە 26 ساڵ بەڵام ئەم میلەتە ئێمە یەکێک لە کۆنترین میلەت لە ئەقدەم الشعوبە لە کۆنترین میلەتەکانە بۆچی گۆڕانکاری لە ڕاپەڕینێک حوتی سێ حوتی سێ هەڵە وتووە پێنجی سێی نەوەتوێ ڕاپەڕینێک بەڵام حوتی سێ ئەوی سلێمانی زۆر جارەواڵێن ڕاستە فەرمی فعلا حوتی پێنجی سێ هەڵوادانین 21 ساڵیشە بەڵام دەسەڵاتی کوردی لە ماوەی 25 ساڵە با بڵێن 25 ساڵ 27 ساڵە خۆ ئێمە بە هەزاران ساڵە ئەخر بە هەزاران ساڵ ئێمە نەماتوانێت کۆمەڵگایەک لە ڕووی چەندێتیەوە دروست لە ڕووی چۆنیەتیەوە دروست بکەین بۆچی ینی کورد لە کۆنترین شعبەکانە یەکێک لە هۆکارەکانی گۆڕینی نەتەوەیە کۆمەڵگایەک لە کۆمەڵگایەکی لە چەندێتیەوە بۆ چۆنێتی ینی لە کەیفیەتەوە بۆ لە کەمیەتەوە بە کەیفیت بە پیتی خاکە پیرۆزی خاکە ئەم نەتەوەی ئێمە ئەگەر سیرێک بکەیت لەبەرەوەی کە مێژوو خۆی لە ئەسڵا مێژوو بە کۆمەڵێک جێگەی گومانی لەسەرە و مێژووی کوردیش بە تایبەتی مێژوویەکی وا بەردەست نییە کە ئێمە اعتیمادی لەسەر بکەین بۆیە وەک کەسێک لە بیابانە بێ چۆن گەتارمایەک لە دوور ببینێ بەرەوپیریەکی لە گەتارمایەکە یا سەرابێ ئەو بێ ئەووار بێ بەرەوپیری بچێ بۆ ئێمە بەرەوپیریەچین ئەگەر بۆ بەعدە دینەکە بگەڕێیتەوە کاتێکە نوح لە کەشتێکا بوو بە سەرگۆی زەوی هەر تەمان دوو فکرە هەیە دوو تێڕوانین هەیە کۆمەڵێک باوەڕێن وایە کە لافاوەکەی نوح هەرێمایەتی بۆ کۆمەڵێکی باوەڕێن وایە کە جیهانی بووە سەرتاسەری بووە بەرحاڵ هەر کامێکیان بێ ئەم پێغەمبەری خوا چاوی لە هیچەوە نەبووە بەڵام تەنها یادی خوای کردووە داوای کردووە لە خوا کە ڕەبی ئەنزلنی منزلا مبارکا وأنت خير المنزلين خوای دەی لە جێگایکی پیرۆزدان بەزێنە واستوت على جودی ساڵ 1940 دەگەر هەڵە نەبم لەسەر یەکێک لە شاخەکانی کوردستانی باکوور ئاساواری کەشتێکە دۆزراوە و 3 مەتر قڕولیتەی لەسەر بوو بەمانە ئەم خاکە ئێمە بەر لە دابەزینی نوحیش بەر لە نوحیش هەر پیرۆز بووە نوحیش پیرۆزتری کردووە ئەی بۆ ئێمە کۆمەلگای ئێمە نەگۆڕاوە بۆیە بە بڕوای من نکولی لەو ناکەم ناچمە سەنگەری ئەوە کە دیفاعەکەم بڵێم دەسەڵاتی کوردی هیچی نەکردو لەسەر تێکدانی تاکی کوردی بەڵام بە عەقڵی سەلیم پێمانەڵێ کە ئەوە دەسەڵاتی کوردی نییە تاکی یا کۆمەلگای کوردی شێواندوە بەڵکو کۆمەلگای کوردی هەر لە ئەساسە کۆمەلگایەکی ئەگەر ئێمە حقیقەت بخوێنینەوە مەستا شۆڕش ینی پێویستە ئێمە وەک چۆنەچین لای پزیشکێک ئەم پزیشکە شەرمان لێ نەکە حقیقەتەکەمان پێ بڵێ پێمان بڵێت تۆ نەخۆشیت پێویستە لەمانە خۆپارێزی بکەیت لەمانەشە تەداوی بەکاربێنی ئەگەر ئێمە وەک پزیشکێک وەکەڵێت دیراسی حاڵی نەخۆشی ئەم کۆمەلگا بکەین پێویستە وەکەڵێ برین دەستخەین سەر برینەکان و برینەکان ئاماژە پێ بدەین لەبەرەوە من باوەڕم وایە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی خۆی لە ئەسا کۆمەلگایەکی نەخۆشە کۆمەلگایەکی لاوازە کە ئەگەر دەرفەت دەبێت دوایی نەسەری باسی ئەوانە شەکەین زۆر چاکە کاک ئیسماعیل لە هەولێر لە ئەستۆدیۆی هەولێر گوێ لە قسەکانی مامۆستا سیروان حەمەشەریف بوو ئەو بەڕێزە پێی وایە کە کۆمەلگای کوردی هەر لە نەڕەتدا خۆی کۆمەلگایەکی نەخۆش و لاوازە کەواتە ستەمێکی گەورە لە دەسەڵاتی کوردی ناکەین ئەگەر بە هۆکاری کێشە و گرفتی بزانین بۆ کۆمەلگای کوردی بە تایبەتی لەوەی کە پەیوەندی بە ئیرادەوە هەیە بۆچی وەها نەڵێن کە بڵین ئەم دەسەڵاتە ئەگەر دەسەڵاتێکی شێوا و نەخۆش و لاوازیش بێ بەرمەبنای ئەم کۆمەلگا لاواز و شێوا و نەخۆشەیە ئەمە ڕووی ڕاستیەکە نییە بنای خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سڵاوم بۆ میوانەکان بۆ بەڕێست و بۆ تەواوی بینەران هەیە ئێمە گەر باس لە میلەتی کورد بکەین دەبێ سەرەتا بگەڕێنەوە بۆ مێژوو ئێمە میلەتێکی بێ ئیرادەمان نییە میلەتێکی بەڕاستی ئەگەر تەماشا تاریخ بکەین ئەوەی لە کتابە تاریخیەکان داهاتوو یەکێک لەوانە شەڕەفنامەیە زۆر بە ئازایی بە بەجەرگی بە لۆخۆبوردەیی بە ئازادی خواست باز لە کورد دەکا بۆی کە گەلێکە زوڵم و ستەم و ئەوانە قبول ناکە و ڕۆژهەڵات ناسان شایدی ئەو بابەتیان داوە لە کتێبەکانیاندا و هەروەها موسڵمانانی غەیرە کوردیش شایدی ئەو ڕاستیە دەن کە دەڵێن نۆ لە سەردەی ئازایەتی و ئیرادە و توانای ڕوبەڕووبوونەوە دراوە بە کورد بەڵام کاک ئیسماعیل من با لێرە بگوەستێنم کاک ئیسماعیل کەس گومانی نییە لە ئازایەتی و لە لێبوردەیی کورد وە لە دەر زەمانەوە من لە سەردەم و لە سەرزاری ئەوانەی کە کوردن یا غەیرە کوردن باسی لەوە کراوە بەڵام ئیشکالەکە لێرەیە کە
لە مێژوودا دەبین ئەم ئازایەتی و ئەم لە خۆ بردوویی کە هەمووان باسی لێوە دەکەن دوجار یعنی بە نەتیجە نەچۆتەوە خزمەتی چاوەڕوانیەکانی میلەتی کورد یعنی بنمونە ئێمە لە شەڕی چاڵێران دەیبینین کە ئەوە کوردە ینی ڕۆڵی یەک لە کەرەوە دەبینێ بەڵام دوجار دەبینی خاکەکەی وەکو نەتیجە دابش دەکرد لێ ئێستادا ئێمە دەبینی هەمووان باز لە ئازایەتی پێشمەرگە و چوزانم خەبات و بەرخودانی کوردان دەکەن لە شەڕی دژ بە داعش بەڵام هەر لە ئێستاوە نەتیجەکەی ڕەنگە دیار بێکە دوای داعش ینی چی چاوەڕێی کوردەکە بەڕێزم مامۆستا شۆڕژەوەی ئەوەی کە ئەو بەڕێزانە باسییان کرد و بەڕێزی شت باز دەکەی پێم وایە دوو لایەنە یەک ئەوەیە کە ئایا میلەتی کورد ئیرادەی هەیە و ئازایەتی و بەجەرگی هەیە یاخودنا ئەوە حاڵەتێکیان حاڵەتی ئەوەی دیکە تەوزیفکردنی ئەو ئیرادەیە و ئەو ئازایەتیە لە مەسلحەتی کۆمەڵگەی کوردیدایان ئەمە زیاتر باز لە ئێستا دەکەین بەڵام ئەوەی کە باسم کرد لایەنێکی تاریخی بوو شۆڕشەکانیش هەر تاکیدیان لەوە کردوێتەوە بەڵام ئەو دوو بابەتە لە کاتێکدا تێک دەگیرێت کە کورد بۆ خۆی لەناو خودی خۆشیدا ئازا و بە ئیرادە بووە بەڵام ئیرادەکان یەکتریان بڕیوە ینی ئیرادەی کورد یەکتری بڕیوە نەک لە بەرژەوەندی ئەوەی بەکاری بێنێ لە بەرژەوەندی وحدەت و یەکریزی خۆی کێشەکە لێرەدا بەڕاستی ئەوەیە ئەوەش بۆ کۆمەڵێک شت دەگەڕێتەوە زۆر ئیش لە هەرێمی کوردستان ئەگەر تەماشا بکەین لە ساڵی 91ەوە بگرە زۆر ئیش کراوە لەسەر لاوازکردنی ئیرادەی کوردی لەلایەن دەسەڵاتەوە ئەوەی کە ئیرادەی کوردیش بەکارهێنراوە لە مەسلحەتی دەسەڵاتدا بۆ یەک بۆ شەڕەکان بووە ئازایەتی لە شەڕەکاندا بەڵام بەرامبەر یەکتری نەک بەرامبەر دوژمن چکەمە زۆر زار باس لەوە دەکەین زۆر زار کوردەکانمان قیادەکان باس لەوە دەکەین کە فلان دەوڵەت دوژمنمانە فلان دەوڵەتی دیکە دوژمنمانە بەڵام تەماشا دەکەی ئەو هێز و توانایی کە کورد هەیەی لە دژی خۆی بەکاری هێناوە گرفتەکە لێردا ئەوەیە ئەوەش ناکە مانای ئەوە نییە کە کورد ئیرادەی نییە و ئازان نییە و هەڵوێستی نییە بەڵام هەڵوێستەکانی لە دژی یەکتر بەکاردێنرێت کەواتە کێشەکە لە وحدەتدا نەک لە نەبوونی ئیرادە ئەوجار بەڕاستی کار لەسەر ئەوە کراوە ینی لەناو خودی هەرێمدا لەلایەک کار لەسەر چاوترساندنی خەڵکی کراوە ئەوە گومانی تێدا نییە کار لەسەر برسیکردنی خەڵک کراوە ئەوەش گومانی تێدا نییە هەموو ئەوانە و بابەتی دیکەش لەوانەیە خەڵکێک چەوسێنراوەتەوە بەڵام خەڵکێک دابەستە کراوە بەو مانای ئەو خەڵکە دابەستکراوە لە دژی چەوسێنراوە کە جارێکی کە ئەویش ممارەسەی دەسەڵات و ئیرادەی خۆی کردێتەوە بەسەریدا جاکامەیان زاڵ بووە حتمما ئەوەیان زاڵ بووە کە ئیرادەیەکی ئیقلیمی لەگەڵی بووە پشتی گرتووە و ئەوەیان زاڵ بووە کە دەسەڵاتی زیمامی ئوموری لە هەرێمی کوردستاندا بەدەستەوە بووە و ئەوەیان زاڵ بووە کە سەواشەکاری ئیعلامی زیاتر بووە و ئەوەیان زاڵ بووە کە ترس و تۆقاندنی بڵاو کردوێتەوە ئەگەر نا میلەتی کورد بەگشتی ناتوانین بڵێن من پێم وانەیە کە بڵین نەخۆشە بەڵام دەتوانین بڵین نەخۆش کراوە چونکە بڕۆ لەلایەنی دەرونی لەلایەنی کۆمەڵاتی لەلایەنی سیاسی لەلایەنی ئابووری بەتایبەتی ئەگەر لایەن ئابووریەکەی جارە لێ دەکەی ئەو سێلانەی پێشوو کە باسم کردن هەموو ئەوانە ئیشیان لەسەر کراوە کە ئیرادەی لاواز زۆر زۆر چاکە دواتر دەگەڕێمە وڵات زۆر چاکە یەکێک لە هەرە مەترسیەکان زۆر باشە دواتر دەگەڕێمە وڵات کاک سیروان ستەمێکی زۆر گەورە لە دەسەڵاتی کوردی ناکەین ئەگەر بڵێین ئەم دەسەڵاتە دژی ئەوەیە کە ئەم کۆمەلگایە خاوەن ئیرادە و دەنجی خۆی بێت بە تایبەتی کە ئێمە بەردەوام دەبینین هەموو ئەو ئاماژە و نیشانانەی کە پێمان دەڵێ ئەم کۆمەلگایە خاوەن ئیرادە و دەنجی خۆیەتی دەتوانین بە ئاسانی لەسەر شقام و لەناو شقامدا ببینینەوە خۆ نیشاندان هەیە مانگرتنی چەند مانجی هەیە چوزان ناڕزایەتی بە بەردەوامی هەیە ئێمە نابینین ئەم دەسەڵاتە لە هەمبەر هەموو ئەم خۆ نیشاندان و ئەو ناڕزایەتیانەش ینی بە شێوێشی ئەو تۆ مامەڵی کردبێ کە لە وڵاتە دیکتاتۆریەکاندا مامەڵی لەگەڵدا دەکرێت ئەمە نیشانەی ئەوە نیەکەم فعلا ئەم دەسەڵاتە دژی خواست و چوزانم ئیرادەی کۆمەلگانیە کاکشڕ بگەڕێنەوە بۆ دەمێژوویەکەی دەسەڵاتدارانی یەک لە دوایەکی عێراق نەچینەوە ناو مێژوو ئەوەندە لەسەر ئێستا بکەین خۆی دەسەڵاتی سیاسی فاکتەرێکی ئەساسە دەتوانێت ئیرادەیەکی بەهێز دروستکە بۆ تاکی کورد دەتوانێت ئیرادەیەکی لاواز دروستکە ئەم دەسەڵاتدارە باقلەتی لە ڕوانگەی کولتورێکی ستەمکاریەوە دەوانێتە تاکی کورد یعنی وای کردو ئەمان تاکێکی بێ ئیرادە تاکێکی لاوازیان دروست کردووە ئەم باشە دەپرسین لە هەولێر چ دەکوزێرە ئێستا هەولێر ئەو هەموو خۆی ئەو هەموو ستەمکاری لە هەولێر لە هەرێمی کوردستاندا دەکرێت ئەو هەموو بێمعاشە دەکرێت ئەو هەموو سوکایەتی بە تاک دەکرێت کوا لە هەولێر چی ئیرادەیەکێت لە شاری هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە هەولێری ئێستا لەگەڵ هەولێری بەغای جۆنە جیاوازیەکان هەیە
بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا خۆ خۆ نەزاری بەڕێسە ڕەنگە بەڕێزانێکە بن پێیان وابێ کە هەولێریەکان یا ئەوەی کە لە ژێر دەسەڵاتی پارتیدا دەگوزارێت لە منتەڵەقی هەستکردن بە بەرپرسیارەتی و مراعاتکردن ئەو بارودۆخە بێ کە ئێستا لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت و ئەوەی لێرەش دەگوزارێت لە منتەڵەقی فەوزا و ڕەوانگەی ئارگۆمنتەوە کاک شۆڕش قسە لە ڕەوانگەی ئارگۆمنت و بەڵگەوە قسە دەکەین ئێمە من برادرم هەیە لە هەورێت تەنانەت جەراعەتی ئەوەی نیە ئیرادی ئەوەی بە تەلەفۆنەکەی خۆی تەلەفۆنم کە دەڵێ من لەژێر چاودێریدا کە من سەر بە حیزبێکی سیاسی ناوێت تەلەفۆنکە ینی مەبەستم ئەوەی هەولێر وەکو ینی وەکو ناوجێدەڕۆیکردن نیە لە وێناکردنی ئەو بارودۆخی کە لە هەولێر دەگوزارێ بەڕێز زیادڕەویکردنی هەولێر دۆخی دۆخێکی بۆ خۆم ڕۆژنامە نووس تیرۆر نەکرا دایان ڕۆژنامە نووس تیرۆر نەکرا دایان ڕۆژنامە نووس تیرۆر نەکرا دایان ئازادی خواست نەکرا لێرەش بە هەمان شێوە هەیە لێرەشی باسی دەکەی هەرچی مەبەستم ئێمە بەسمان کۆی کوردستانە پێی تۆمەتبارە بەڕێز ئێمە بەسمان مامەڵە ئینتیقامی لەگەڵ بارودۆخەکان ینی دەسەڵاتدارانی سیاسی لە هەرێمدا بە عەقڵیەت و کولتورێکی ستەمکارانە دەڕوانە دۆخی هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ هەلومەرجەکە دەکەن مامەڵە لەگەڵ خواستەکان و ئیرادی خەڵک دەکەن ئەمە وای کردو خەڵک يعني متمانەی بە ئیرادی خۆی نمێنێ بە ئومێد بێ لە ژیانی خۆی کاکە ئەمە هەموو گەندەڵی فەسادی و هەموو مستەمکاری لە وڵاتە خەڵک تاک بە ئیرادە دەکات تاک ناومێد دەکات ئێستا لە کاتی ئۆپۆزیسیۆن خەڵک ئومێدێکی بوو کە لە کوردستاندا گۆڕانێک وەچەرخانێکی گەورە دروست دەبێ بەڵام دەسەڵاتدارانی سیاسی وایان کرد کە خەڵک بڕوای بە هیچ گۆڕانێکی بە هیچ گۆڕان و سەرخانێکی سیاسی نەبێ ینی خەڵکیان ناومێد کرد جوابی خەڵکیان نەدایە و خەڵکیان برسی کرد لە ئیرادەی تاکیاندا لە کەسایەتی تاکیاندا وایان کرد بەڕاستی خەڵک لەو پەڕی ناومێدیدا بژی ئێستا من بۆ خۆم وەکو ڕۆژنامە نووسێک ڕاپرسی ینی لەناو خەڵکە ئەپرسم پرسیار ئەەکەم ئەڵێ وڵا بڕوان بە هیچ حزبێکی سیاسی نەماوە بڕوای بە سیاست نەماوە سیاست کە کایەکی گرینگە بۆ ژیانی حکومڕانی فەلسەفەی حکومڕانیە بڕوای بە سیاست نەماوە ئەمە بە ئیرادیکردنی خەڵک نییە ئەمە لێدانە لە ویستی خەڵک ئەمە لێدانە لە کەرامەتی خەڵک زۆر چاکاس ناکەی کۆمەڵگەی ئێمە بەرەو عەبەسیەت دەڕوە خەریکە وای لێدێ لە سای ئەوەی کە خواست و داواکاری و چاوەڕوانیەکانی بەردەوام جار لە دوات جار فەرامۆژ دەکرێت دی دەدرێت وەڵامی نادرێتەوە وەکو کاکسیروانیش باسی لێوە دەکات ئیتر باوەڕی بە هیچ نەمێنێ مامۆستاکیان من یەکێک لەو وەکەڵێ لەو باشیانە کە خوا پێداومەی تۆزی عسابم ساردە لەبەرەوە من وا دانێم قسەکەی هەردوو میوانە بەڕێزەکەشە دوایە بەڵام ئێمە پیاوێکمان هەیە پیاوێکی بەڕاستی بلیمەتە ناوی مەسعود محەممەدە مەسعود محەممەد خۆی لەبەر لە لاپەڕاشتا و چواری کتێبی هاوسەنگکردنیەکی تەرازویەکی سەنگەلا کە کاتێک دەسەڵاتی هەولێر و سلێمانی نەبووە کاتێکم دوو دەسەڵاتە نەبوو کاتێک پارتی تەحکومی نەکردو بە هەولێرە و ڕۆژنامە مامۆستا باسیەکە خەفە بکەوە بکە ئەڵێ چی ئەڵێ ئێمەی کورد نزیکترین بارودۆخمان لە حەقیقەتەوە ئەوەیە کە مفلیسی ناو دەوڵەمەندانین لە ناو دەوڵەمەندەکان ئێمە مفلیسین لاڵی ناو خودبەدەرانین کە لە بچەکراوی ناو چەکدارەکانین خۆ لەو سەردەما پارتی ویکێتی نەبووە بۆچی هۆکارەکە بۆ چی کارێت هۆکارەکە بۆ ئەوەی من عەرزم کردیە کە ئێمە زمانێ ئەگەر زۆر لە کۆمەلگا دەکەی زادڕۆی دەکەی لە تاوانبارکردن و لە بەرپرسیارەتی خستنە سەرشانی ئەوەی کە دەگوزارێ ئەگەر بە قەناعەتی خۆم بیڵێم ئەگەر بڵێم ئەوە ڕئیسی سیروانە بڵێ ئەوە فێڵم کردووە وەکەڵێ ئیجحافم کردو بەرامبەر بە کۆمەلگا بەڵام ئێمە 4 قوتابخانەی گەورەی فیکری هەیە لە کە خوێندنەوە کا بۆ کۆمەلگا قوتابخانەی تاکگەرەکان ئیندیڤیدوالیسمەکان ئەمان باوەڕیان وایە کە تاک سەرچاوی کۆمەلگایە ئەوە تاکە ئاڕاستی کۆمەلگا ئەکات کۆمەلگا هەمووی وەکەڵێ قودوەیەکە خاتە پێشی خۆی و هەموو کۆمەلگا بەدوایەوێتی لە مەقابلی ئەمانە قوتابخانەیەکی فیکری ترێ سروشتگەراکان ناتورالیستەکان طبیعیەکان باوەڕیان چییە طبیعیەکان باوەڕیان وایە تاک بەتەنها هیچی بە ناکرێ ئەوە سروشتە ئەوە کۆمەلگایە تاکە جوڵێنێ نمونەیەکە هێنوڵێن درەختێک لە باخچەکەی جەنابتە لە باخچەکە هەرێکێک لە ئێمە ئەگەر لە بەهارستانی شا سەوز بێ بەم درەختە بەتەنها بەهار نایێت بەڵکو بێ بەهار بێ کەشوهەوا بگۆڕێ ژینگە لەبار بێ تێک ڕای درەختەکان بێگۆ گەشە و گەڵا بکەن ئەوجا بەهار دروستە بێ قوتابخانەیەکی تر سۆسیۆلۆژیستەکانە ئەمان باوەڕیان وایە سۆسیۆلۆژیستەکان کە ئێمە پێڵێن کۆمەڵناسەکان باوەڕیان وایە کە ئینسان بە فارسیەکەی ئەڵێن ئینسان شیشەهای خاڵی هەستن گۆزەهای خاڵی هەستن ئەڵێ ئینسان هیچ نییە بۆشێکی بەتاڵە دەفرێکی بەتاڵە کۆمەلگا پڕی ئەکا لەو شلەی کە خۆی هەیەی ئەگەر شلەی کۆمەلگا باش بێ باشی پڕەکە ئەگەر خراپی پڕەکە قوتابخانەیەکی تر هەیە قوتابخانەی بوونگەرەکانە ئەگزیستانسیالیزمەکان ئەوان باوەڕیان وایە کە ئینسان دوو وجودی هەیە وجودێکی مەجازی کە ناڕاستە ئەمەیە کە دایک و باوک خوایە تەبیعەت ئەیبەخشێ وجودێکی تر وجودی حەقیقیە کە خۆی ئەیبەخشێ ڕەنگ بێ ئەمان تۆزێک لە دینیشەوە نزیک بن چونکە ئەگەر سەیری بوعدە دینەکەی پێ کاتێک کە خوا بڕیاردا ئینی جاعیلون فی الأرض خەلیفە تێکڕای فریشتەکان باوە هاوارەکەن لە خوادەی ئەتەجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء دەی خوایە تۆ کەسێک دروستەکەی خوێنی تا بڕژێ و ئەوە فەساد بڵاو کاتەوە خوای گەورە نە ئیقراری پێکە نە ئینکاری پێکە هەتا ئەو کاتێک وعلم آدم الأسماء كلها ئەو کاتە ئەڵێ إني أعلم ما لا تعلمون یعنی ئینسان ئەبێ خۆی دروست بکە ئەو بوونی یەکەم جار مەجازیە بوونی دووەم جار حەقیقیە بە پێی ئەم قوتابخانە فیکریانە چ بە پێی سەرچاوی دینیش بگەڕی پێویستە ئینسان
وەگەڵی حقیقەتی خۆی بسەلمێنێ ئەوجا کۆمەلگای ئەترافی بێکە ئەوجا فریشتەکان سوژدەی بۆ بەرن ئەوجا ئەمینسانە دروست بێ لەبەرەوەی من باوەڕم وایە من ئیشحافم نەکردو بەرامبەر بە کۆمەلگا بەڵکو من ئەمەوێ نەخۆشیەکانی کۆمەلگا باس بکەم ئێمە گەر بڕیار بێ مامۆستاگەر من لێت ناشارمەوە لە وڵاتی ئێمە بەتەنها هەولێر و سلێمانی دابەش نەبوون نەکراون بە سیاسی بەتەنها وەکەڵێ پردێ و دێگەڵەوانە نییە تێکڕای ژیانی ئێمە حاڵی ئێمە گوزەرانی ئێمە تەنانەت زیادە ڕۆی ناکەم ئەگەر بڵێم خەو خۆراکمان هەندی مۆبایلەکانیشمان ئەڵێن ئەمە کاک مەسعودیە و ئەمە کاکیە و ئەمە کاکیەیە جلوبەرگەچی لای بەرگدوێ گڵێ جلوبەرگم بۆ بدورە ئەڵێ کاک نێچیری بۆ بدورم یەکێت بۆ بدورم لەبەرەوەی بەرنامەکەی جەنابەت لە ئەسڵا تایتڵێکی دەروونزانی سایکۆلۆژی سۆسیۆلۆژی هەیە و تا ئێمە بە ئاراستێکی سیاسیە بین و لە ئەسڵا لەگەڵ ڕێز و حرمەتم زۆرێک لە سیاسیەکانیشمان نازانین سیاست بکەین کێشە ئێمە ئەوەیە لەبەرەوەی ئەویش چەند وەکەڵێ چەند هۆکارێکی ئەگەر ئیجازە هەبێت دەرفەتم پێ بدرێت دواتر هۆکارەکانیشی باسەکەم بۆچی کۆمەلگای ئێمە بەم ئاراستا ڕۆیشت ئەگەر ئێمە بڕیار بێ باز لە چاکبوونەکانیشی بکەین ئەو کاتە دەرفەتم پێ بدەی ڕوونیەکەمەوە زۆر چاکە دەگەڕینەوە سەر ئەو پرسیارە بە تاکید ئێمە پرسیارێکی جوانە بۆچی کۆمەلگەی ئێمە بەم دۆخە گەیشتووە بەڵام با بگەڕێمەوە لای کاگەی ئیسماعیل و پرسیاری ئەوەی لێ بکەم کە دەگوترێت کە لە ڕاستیدا کێشە لەوە نییە کە کۆمەلگە ئیرادەی هەیە یا نیەتی یا بێدەنگە یان دەنجی هەیە بەڵکو لە ڕاستیدا کێشە لە ئێوەیە ئێوەن کە دەتانەوێت وجهە نەزەرێکی دیاریکرا و بسەپێنن بەسەر کۆمەلگا و کۆی ئەو ژیانە سیاسی و کۆمەڵایەتیەی کە هەیە ئێوە دەتانەوێت لە ڕێگەی وجهە نەزەری خۆتانەوە دیاری بکەن چ شتێک ئیرادێ و چ شتێکیش ئیرادە نییە ئەوەی هاتەوە ناو سەبەتەکەی ئێوە ئیرادێ و ئەوەی لە دەرەوەی بۆچوون و وجهە نەزەری ئێوەش بوو ئیرادە نییە بەڕێز لەو بارەوە دەڵێتی ئەوەی کە بەڕێز ئاماژەی پێ دەکەی ئێوە ئاواتان لێ کردو ئێوە ئاواتان ڕۆکرد ئەوە من پێم وایە کێشەکە مامۆستا ئەگەر ئەو 20 ساڵی ڕابردوو تەماشا بکەین کە کاریگەریەکانی ئێستا زیاتر لەوانەیە دەربکەوێت دابشکردنی کۆمەلگایە بەسەر ئەو ئەحزابە سیاسیانە بەسەر ئەو ئەفکارانە و زیاتر بڵێن بەسەر کۆمەڵێک مەساڵحدا گرفتەکە لەوەیدا ئێستا عقلیەتێک دەسەڵاتی سیاسی بە گشتی دەڵێن کە باز دەکەین دەسەڵاتی سیاسی ئەوەی کە دەسەڵات و ینی کاری بەدەستە نەک ئەوەی دیکەی کە بەڕاستی بڵێن بەواقعی کە چکارە نییە لە دەسەڵاتدا لەوانەیە کلکی کارەکانیشی لە دەسەڵاتێکی فراوان و گەورەدا بەدەست نەبێ دابشکردنی کۆمەلگایە بەسەر چەند حیزبێکی سیاسیدا کە تەعەسوبێک دروست بووە بەداخەوە لە ناو هەرێمی کوردستاندا ئەگەر حیزبەکەی خۆی ئەو کەسێکە ئینتیمای بۆی هەیە بەداخەوە دێڵم کە ئینتیمای بۆی هەیە هەر کاتێک چی پێ بگوترێ بە هەمان شێوە جێبەجێ دەکات وە چۆنی پیشان بدرێ ئەو ئاوە پیشانی بەرامبەری دەداتەوە و خراپی حیزبە سیاسیەکەی خۆی لەوانەیە زۆر کەم ببینێ وەکو دیوارێک تەشبیهەکە وەکو دیوارێک دەنگ دەداتەوە چی پێ بگوترێ هەمان دەنگ دەداتەوە بەرامبەری ئەوە یەکێکە بەڕاستی لە گرفتەکان ئەوەی کە مامۆستاش پێشتر ئاماژەی بۆ کرد ئەوە یەکە بەڕاستی کۆمەڵێک گرفت دروست بووە کە سەرچاوەکەی ئەو عقلیەتە سیاسیە کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئەگەرمە واز لە تاریخیش بێنین چونکە لە تاریخیشدا لە سەردەمی میرنشینەکانیشەوە لە سەردەمی شەڕی چاڵدیرانیشەوە پێش ئەوەش و دوای ئەوەش و لە تاریخی ناوەڕاست و تاریخی نوێ هەموو ئەوانە ئێمە کۆمەڵێک خیانەت و کۆمەڵێک ئاڕاستی پێچەوانەمان لە ئیرادەی سیاسی کووردە هەیە بەڵام ئەوەی کە ئێستا دەگوزارێ ئێستا کارەساتە گەورەکە دەرکەوتووە کە ئێمە دەسەڵاتێکی سیاسی سەقەتمان لە هەرێمی کوردستاندا هەیە گرفتی مؤسساتی سیاسیمان هەیە گرفتی مؤسساتی یاساییمان هەیە بورە گرفتی عقلێتی سیاسی مؤسساتی یاسایی و گرفتی ئەوەی کە ئێمە بەدەستی خۆمان دەسەڵاتی سیاسی میلەت دەچەوسێنێتەوە بەمانایەکی دیکە ئێمە دەسەڵاتێکی مەغرور و میلەتێکی مەغدورمان هەیە لە کاتێک لەوانەیە بەشێکیش لەو میلەتە خۆی بە خاوەنی ئەو دەسەڵاتە دەزانێت یان جزئێک لەو دەسەڵاتە ئەگەر بێت و بیشی کوژێ لە ناویشی بەرێ وەکو چۆن ڕێگەی پێداوە کە دەسەڵاتی سیاسی حوریەتی تەدمیری هەبێ بیڕوخێنێ بەڵام هاوڵاتیەک ڕۆژنامەنووسێک حوریەتی تعبیری نەبێ ئەو بەڕاستی کارەساتێک ناو کۆمەلگای ئێمەدا ئەوەی دیکە بەڕای من مامۆستا شۆڕش بەستراوەتەوە بە ویژدانی تاکەکانەوە ئێمە ئەو برا باسێکت مامۆستای بەڕێز کە زیاتر ویجە نەزەری تاک هەیە ویجە نەزەری کۆمەلگا هەیە کۆمەلگا حیساب بۆ تاک ناکایان لە نظامی ڕئسمالیدا نظامی لیبرالیدا پێچوان لە نظامی شوعیدا شتێکی دیکەیە هەموو ئەو ئەنزیمانە تەقسیم بووە بەڵام لەناو ئێمەدا و بەگشتیش دەتوانم بڵێم
کێشەی ویژدانمان هەیە ویژدانی ئینسان چونکە ئەگەر ئەو حەکەم بێ بەڕاستەقینە ویژدانێکی سەلیم حەکەم بێ تووشی ئەو گرفتان نابین ڕاستە مەسلەی ئاین بە تایبەتی ئاین ئیسلام کاریگەرێکی زۆری هەیە لەسەر مەسلەی عەدالەت لەسەر مەسلەی چەسپاندنی مساوات لەسەر کۆمەڵێک لەو مەبادیئانەی کە خزمەت بە کۆمەلگا دەکا بەڵام کێشەکەی ئێمە لەوەیدایە ینی خزمەتەکە نە لە ڕێگای ئاینەوە دەکرێت نە لە ڕێگەی ویژدانەوە دەکرێت نە لە ڕێگەی منطقەوە دەکرێت نە لە ڕێگەی ئەو مساوات و حەق و حقوق و ئەو ئیتفاقی نێودەوڵەتیانە و ئەو دەستورەی کە لە ناو خۆماندا یاخود ئەوەی کە ڕێگەمان پێدراوە دایبنێن و داینانین یاوەنە ئەوەی لە عێراقدایە کە بۆ خۆمان جزئێکینەوە لەسەر هیچ لەو معیارانە ئیش ناکرێت کەواتە ئێستا ئەو عەقڵیەتە ئەو وەزع و بارودۆخە سیاسیە یاساییە ئابوووریە بە هیچ پێوەرێکی منطقی بە هیچ پێوەرێکی سەلیم بەڕاستی ناپێورێ بۆی ئەو عەقڵیەتی دروست کردووە لە بەرامبەرشدا ئەو خەڵکە بەو شێوازە دابەش بووە بۆیە گرفتەکە لەوەیدایە کەسێک کە پێی وایە بێتە سەر جادە کە پێی وایە بێتە سەر شەقام مزاهرە بکە لە دژی برایەکەی دێ کە لە بەرەکانی جەنگە ئەوەی دیکە لە دژی ئامۆزایەکەی دێ کە شەهید بۆ کوژراوە لە شوێنێک لە شوێنەکانی جەنگیان یان دژی دەڵێ ئەو ڕاپەڕینێک کە لە ڕابردوو داکراوە یان دەڵێ دژی سربەخۆیی هەرێمی کوردستانە کۆمەڵێک ئیتیهامات و کۆمەڵێک شت دەکرێت لە کاتێکدا کەوت تۆ لەوانەیە نەتکرد بێ ینی ئێستا محاولەی ئەوەت نەکردووە کە ئەو خۆپیشاندانە بکەی ئەو وەزعەڕێک خەی ئەوەت بۆ هەڵدەبەسێت دوای ئەوەی کە لەوانەیە بیرۆکەیەکتە بێ پێش ئەوەی ئەتوو تەطبیقیکەی لەوانەیە ڕوبەڕووی گرتن دەبیەوە ڕوبەڕووی کوشتن دەبیەوە کۆمەڵێک حاڵەتی واڕووی داوە کەواتە بمانایەکی دیکە میلەت لەلایەکەوە ترسێنراوە ینی وەکو دەڵێت چۆن جوچکە ترسێن کراوە و لە ڕووی ئابووری کۆمەڵک زەخت و زوخوتاتی لەسرە ناتوانێت ینی وەکو دەڵێ قاڵبێکی بۆ دانراوە و نظامی ئیقلیمی دیفاع لەو دەسەڵاتە زاڵ مستەمکارە دەکا ئەو ئیستیبدادە سیاسیە دەکا نظامی نێودەوڵەتی قونسوڵخانەکان ئەوانە هەموو ئەنزیمەی دەولی دیفاع لەو بابەتە دەکا بۆیە تو هەرچی دەیکەی دواتر لەوانەیە زۆر جار لەوانەیە بەسەر دابشکێتەوە و ئایا بەڕێی من یەکێک لە چارەسەرەکان کە هەر چەند ئێستا ناتوانین سەر چارەسەکان تەوعیەکردنی ئەو خەڵکەیە زۆر چاکە دواتر قسە لەسەرەوە دەکەین زۆر باشە کاگە ئیسماعیل دواتر دەگەڕێنەوە سەر ئەوە زۆر چاکە کاک سیروان حەز ناکەن بە خۆتان بزانن یان نەزانن ئیڕهابێکی فکری خراپ لە دژی بەشێکی کۆمەلگا بەڕێوە دەبن بەو مانایی کە دەتانەوێ ئیرادیان لێ بستێنەوە بە تایبەتی ئەگەر ئیرادە ئێمە لە سادەترین پێناسەیدا بەو مانایە وەری بگرین کە ئازادی قەرار و ئازادی اختیارکردنە هەز ناکەن بەشێک لە ئێوە ئەوە لە بەرامبەر بەشێکی ئەم کۆمەلگایە ممارەسە دەکا تۆ ئێستا بە ڕەوای نابینی مەسەلەن ئەم بەڕێزە لە هێزێکی دیاری کراوە تەنانەت دۆخی ناو حزبەکەی خۆشی بۆ ئیدارەدان و بەڕێوەبردنی ناو حزبەکەی چۆن بلی قبول بکەی ئەمە ئیڕهابی فکری نییە وەڵام من تەوزیحاتێکم لەسەر قسەکەی کاک سیروان و کاک ئیسماعیل هەیە لەسەر ئەوەی کە یەکێک لە کایە هەرە گنگەکان کایە و چەمکی سیاسەتە کایە و چەمکی سیاست لە وڵاتی ئێمەدا بێماناکراوە کە سیاسەتیش بێماگرا کۆی کایەکانی تریش بێمانا دەکرێت کە کۆی کایەکانی تریش بێماناکرا ئیرادەی خەڵکی بێمانا دەکرێت لە کوردستاندا کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو لە ساڵی 2009 خەڵک ئومێدێکی پێبەخشاوتیان ئەمە گۆڕان و چرخانێکی گەورە دەبێت فعلەن کۆمەڵێک خەڵک ینی هیوای بۆ گەڕایەوە ئیرادەی بۆ گەڕایەوە انتخابات کرا بەڵام دوو حزبەکەی تر دوو پارتەکەی تر هاتن دەستکاری ئیرادی خەڵکیان کرد تەزویریان لە دەنگەکانیان دەستکاری پەلاماری سندوقەکانی دەنگدانیانە دوای ئەوەش بۆ کە بزوتنەوەی گۆڕان و هێزە سیاسەکانی تر بەوە ڕازی بوون پەلاماری پەرلەمانسیروان لە بەرامبەریشدا پەلاماری پەرلەماندرا سێ هێزە ئۆپۆزیسیۆنەکە سێ هێزە ئۆپۆزیسیۆنەکە تۆمەتبارن لەوەی لە دوای ئەوەی کە دەستنە دەسەڵاتدار وەکو چۆن ئەمان پارتیوێکی تۆمەتبار دەکەن بەوەی کە نەتائیجی ئینتیخاباتیان تەزویر کردووە و بەوەش خیانەتیان لە چوزان لە ئیرادی جەماوەر کردووە ئەم سێ هێزەش تۆمەتبارن بەوەی کە لە دوای ئەوەی دەستنە ناو دەسەڵات خیانەت لە خواست و لە چاوەڕوانەکانی خەڵک دەکەن بە تایبەتی لە دوای ئەوەی کە پشتیان لەو پرۆژە و لەو ئەو هەموو بەڵێنانە کرد کە دابیان بە خەڵک پەلاماری سندوقەکانی دەنگدانرا دوای ئەوە پەلاماری پەرلەماندرا کە پەرلەمان گەورەترین دامەزراوەی شەرعی خەڵکی کوردستانە کە ئیرادی خەڵک لەوە سەرچاوی کردووە دوای ئەوە پەلاماری حکومەتی هەرێمدرا کە کۆمەڵک لە وەزیر و کاربەدەستانی لایەنێکی سیاسی ڕاوەنی ماڵەوە کران ئەمە ئەو پەڕی بێحورمەتیە بەرامبەر بە ئیرادە و بە کەرامەتی خەڵک دەکرێت
پێویستە ینی ئەمەیە وای کردووە کە ینی خەڵک ئیرادە و متمانەی بە وەزعەکە نەمێنێ خەڵک متمانەی بە سیاست نەمێن ئەنجایەکێک لە کایە گرنگەکان کاری حزبایەتی بەڕاستی کاری حزبایەتی لە وڵاتی مەدا دەبێت دەستکاری بکرێت دەبێت گۆڕانی بەسەردابێ کاری حزبایەتی تەنها وەکو بە شێوەیەکی تەقلیدی و بە عەقڵەتی ستالینی و سەردەمی 60ەکان و 50ەکان لە کوردستاندا ئاسا دەکرێت کە ئێمە لە سەدەی 21 داین و لە ساڵی 2007دا دەژین یەکێک لەو شتانە کە بەڕاستی کە نەکراوە ینی سیستمی حکومڕانی کایەکانی حکومڕانی بێتە سەسکەی خۆی سەس ڕۆتی ئاسایی خۆی ئەو دوو کایە کە کای سیاست و کاری حزبایەتی کە دەبێت لە بناغەوە لە بنچینەوە گۆڕان بەسەر ژیانی حزبایەتی و ژیانی سیاست دابێ بۆیە ئەمە یەکێکە لەو کارانێکە دەبێت ئەوی بەڕاستی نخبەی سیاسی ڕۆشنبیران ڕۆژنامەنووسان ئیعلام دەوری کاریگەری بێت لەسەر گۆڕینی ئەو ستراکتور و ئەو شێوازی حزبایەتی کە لە کوردستان بۆچی ڕێگە نادن لە دەرەوەی خۆتان هێزگەل و کەسانێک هەبن کە بەوەی کە خۆیان باوەڕیان پێەتی چزانم شتێک اختیارکەن کە با پێچەوانی اختیارەکەی جەنابیشت بێت بنمونە ئێستا لە ناو پارتی دموکراتی کوردستان زۆرینەیەکەیە کە پێی وایە زۆر ئاساییە بنەماڵەیەک حکمی ئەم هێزە بکات و حکومەکە حکمیش بنەماڵەیی بێت تۆ گرفت لەگەڵ ئەمە چیە بۆچی ڕێز لەم اختیارە ناگری کە ئەم بە ڕێزە بێ ڕازیە کاک شۆڕژ ئێمە ئەزمونمان لەگەڵ دەسەڵاتی ینی ئەزمونمان هەیە لەگەڵ دەسەڵاتی بنەماڵە یان دەسەڵاتی حکومڕانی ئێمە ئەزمموی وڵاتانی وەکو سعودیە وەکو کۆرەی باکوور و وەکو ئەوانەمان لە بەرچاو ئەمە نەچۆتە ناو جونگەکانی دەسەڵاتەوە بەڕێزم من قسە لە هێدیەتی هەنگاو ئەنێ هێدیەتی هەنگاو ئەنێ بۆی کە وڵاتێکی یەک ڕنگ و بەبێ جیاوازەکان هەموو کوژێ وڵاتێکی ستەمکاری دروست ببێ ستەمکاری باڵکێشە بەسەر کۆی کایەکانی حکوم ژیانی خەڵکدا ئەمە ئەوەیە کە هێزێکی سیاسی وەکو گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و دێن لە بەرامبەر دەوەستنەوە بۆ ئەوان سوورن لەسەر ئەوەی کە دەبێت هەڵبژاردن لە ڕێگای میلەتەوە بێت سیستمی هەرێمی کوردستان سیستمێکی سەرۆکایەتی بێ یان پەرلەمانی نەبێ بەڕاستی ئەمە یەکشتی خاڵی ترەیە سیستمی هەرێمی کوردستان ناچێتە چوارچێوەی زانستی سیاسەکانەوە لەبەر ئەوەی لە سیستمە سیاسەکاندا شێوەیەک نییە فۆرمێک نییە لەم شێوە حکومڕانی هەرێمی کوردستان ناتوانین نای بڵین سیستمی حکومڕانی دەتوانین بڵین فۆرمێک گروپێکەکەن دەستیان کردو بەسەر هەرێمی کوردستاندا حکومڕانی ئەمیلێتە دەکەن بە مەزاج و بە بیرکردنەوەی خوان و بە زۆری زۆردار دانوی خۆیان فەرز کردو بەسەر میلەتی کوردە یەکێک لە ئەو شتانێک کە خەڵکی کوردستان و بەشێک لە خەڵکی کوردستان یان با بڵێن ئەو بەرەی کە دەوێت بەرەو کوردستان بەرەو موسساتی و بەرەو دامەزراوی بچێ ئەو بەرەی نایە جارێکتر بەڕاستی جارێکتر لەسەر دەستی بنەماڵەیەک لەسەر دەستی گروپێک لەسەر دەستی پارتێکی سیاسی ستەمکاری دیکتاتۆرە دروست بێتەوە یان ئەو گروپێکە دەوێت دەوڵەتی کوردی ڕابگەینەوە ئەوە یەکێک لە شتەکانە خەڵک دەوڵەتێکی ناوێت بەڕاستی دەوڵەتێکی ستەمکار بێ هاوشێوەی لیبیا و هاوشێوەی سەردەمی بەعس و هاوشێوەی وڵاتانی عربی دەوێت دەوڵەتێکی خۆشگوزەران دەوڵەتێکی ڕەفاعی دەوێت خەڵک تێری خواردووە لە سای دەوڵەتی ستەمکاریدا تێری خواردووە لە سای یعنی دنیا تەڵاو نەهامەتی چێشتووە لەسەر ستەمکاری بۆیە ئەم هێزێکە دەوێت کە جەنابەت ئاماژت پێدا ئەڵێ دەبێت بۆ لێ ناگەڕن ئازادە وەک خۆی بیر دەکاتەوە حیزبەکەی خۆی پارتەکەی خۆی بەرەو بنەماڵە بەرێ زۆر تەبیعی زۆر ئازادە بەڵام ئازاد نیە لەوەی کە دەبێت هەموو خەڵک بە عەقڵەت و بیرکردنەوەی ئەو بیرکاتەوە زۆر چاکە کاک سیروان کۆمەڵی دەستگا هەن دەشێ ناویان بەرین بەوەی کە لە لووتکەدان بۆ ئەوەی تعبیر بکەن لە ئیرادەی خەڵک بە شێوەیەکی سیاسی لە ناوێندا پەرلەمانە ئەوەی کە لە ئێستادا هێزێک دێ پەرلەمانی کوردستان پەک دەخا ئەوە بۆ خۆی گەورەترین بەڵگە و دەلالە لەسەر ئەوەی کە فعلەن ئیرادەیەک هەیە بۆ ئەوەی کە گەل چ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێ و چ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بێ لە ڕێگەی دام و دەستگاکانی خاوەنی ئیرادە نەبێت جوانە مامۆستاگیان البته من عرضم کردی خۆم لە بەرەوەی تاکێکم لەم کۆمەلگای کوردیە من نامێ کۆمەلگای کوردی تاوانبار بکەم بەڵام من ئەمەوێ ئەو برینانە بخەمە بەرچاوی خۆم کە واقعە لە کۆمەلگای ئێمە هەیە ئێمە وەکو خۆمش ڕێی خۆم یعنی هینم تاوانبار نەکردو من دەسەڵاتدارای سیاسی بەرپرسیاری یەکەم من لە کاتی خۆمامەسەگەن ئەگەر ئێمە بمانوێت دیراسە بکەین ئەگەر بمانوێت تحلیل بکەین ئەگەر بمانوێت شیکاریەکی زانستی دروست و تەندروست بکەین وەکو مامۆستا مەسعود محەممەد لە پەرسیحۆتی بەشی سی حاجی قادرە ئەڵێ ئەو تلە بەردانی کە من هەڵێ دەمەوە لەسەر ڕێگەمە ئەو گاشە بەردانە هەڵێ دەمەوە کێشەی من نییە شەیتان لە ژێری دەرەچێ یا فریشتە هەڵەفرێ یا حەزیا و دێو دێتە دەرەوە بەڵکو من بە شوێن ڕێگایەکە ئەڕۆم بمگەێنێتە مەبەست کێشەم ئەوە نییە خەڵک قەڵسە بە قسەکانی من یان وەک ئەڵێ پێی خۆش قسەکانی من کێشە ئەوەیە کە ئەگەر سیر بکەیت لە ئەمریکا لە سەدەی 20 چارلز کۆڵی کە فەیلسوف و عالمێکی عالمی اجتماعی ئەمریکی بوو نەزەریەکی هێنا ئەڵێ ئەنا محور الشخصیە ئەنا ئەوە
ئەنانیەتە واکە لە ئینسان کە سنتەرەکەی بۆ دروستەکە لێ دوو جۆر ئەناهەیە دوو جۆر منێتی هەیە منێکیانی تاکە منێکیانی کۆمەلگایە ئەوەی منی کۆمەلگا هەمیشە ئێوە کۆمەلگا داخراوە بێ کۆمەلگا تاکەکانی کۆمەلگا گیانە بنەوە لە کۆمەلگا بەڵام منی تاک ئەوانەی کە تاکە بن ئەمانە دەربایسی ئەوە نایەن کە کۆمەلگا قسەیان پێڵێ هەجوانەکە یا چیان لێکە بابەتێکی جوانتان نوروژان بابەتی بنەماڵەگەری کە کورت و مختصر مفید کە پارتی حیزبێکی بنەماڵەیە ئێوێ بنەماڵەگەری بسەپێنێ بەسەر ئەم کۆمەلگای کوردیا نمونەکە زۆر جوان لە کاتی خۆیەتی چکە دروست لە کاتی خۆیەتی خۆ بەڕاست وایە پارتی لە 60ەکان و نەی شاردۆڵێ من سیستەمی بنەماڵەگەریە ئەوەی من لی تێگەشت بم ئەمە تەوجیه حیزبینە بەڵام ئەوەی من لی تێگەشتم کێ ئەمەی قۆبوڵە فەرمو بێتە ژێر شێترەکەی منەوە کێش ئەمەی قۆبوڵ نیە وەکو خواشە فەرمێنە ئەرزی واسعە فەرمو زەوی خوا فراوانە بۆ کوێڕۆن بڕۆن بەڵام کاگ سیروانی قسەی جوانی کرد ئەمە نەگوازرێتەوە بۆ دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان خۆتان لە پارتی دیموکراتی کوردستان ئارەزوی خۆتانە بەڵام ئەم تەجروبەیە ببن بۆ ناو حکوومەت و بۆ ناو جومگەکانی دەسەڵات ئەمە خەتەرەکەیە بۆی ئەم بەشەی قسەکانم ببەستمەوە بە سەرەتای قسەکانمەوە کە کۆمەلگام تاوانبار کرد بنەماڵەکەیم بە نمونە هێناوە طبعا لە 60ەکانی سەدەی ڕابردوو دوو پیا و مەکتەبی سیاسی لە پارتی دیموکراتی کوردستان جیابوونەوە ئەم مەکتەبی سیاسی دوو پیا و نوێنەرایەتیان نەکرد هەم دوو پیاوی قانونی هەم سیاسی هەم یاسایی خوێنەواریش بوون فعلا ڕۆژنامەنووسەوەش بوون خەڵکێکی خاوەن قەڵەمیش بوون ناویان مامۆستا ئیبراهیم محمەد و جنابی مام جەلال بوو ئەم دوو پیاوە نوێنەرایەتی مەکتەبی سیاسی پارتیان گوتیان ئەم پارتی دیموکراتی کوردستانە سیستەمی ئەم وڵاتە بەرەو بنەماڵەگەریە بات ئێمە حیزبێکی کراوین ئێمە فەرمون وەرن دوای ئێمە بکۆن با ئێمە حیزبێکی ئاوا دروستکەین زۆر باشە مەکتەبی سیاسی پارتی جیابەوە خەڵکانێکی زۆر جیابوونەوە حیزبێکیان دروست کرد ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئێستا بە اعترافی من نا چونکە ڕەنگ بێ من تەحەیوزێکم بۆ یەکێتی بە اعترافی هەردوو جێگرانی جنابی مام جەلال جێگرانی سکرتێری گشتی هەردووکیان ئەڵێن تاکە کەسێکە لەناو یەکێتیات دەسەڵاتی هەبێ بنەماڵی جنابی مام جەلال و بنەماڵی مامۆستا ئیبراهیم محمەدە بۆچی چونکە تاکی کۆمەلگای ئێمە تاکێکی شەخص پەرستە تاکێکی بنەماڵە پەرستە ڕەنگ بێ جوانترین نمونە لە هەرێمی کوردستانە یەکگرتووی ئیسلامی کوردستان پێشکەشی کرد کە بۆ یەکەم جار لە مێژووی سیاسی کوردستانە ئەمیندارەکەی گۆڕی دوای 4 ساڵ ئیلتیجایان پێکرد و هێنایانە سەر ساحە سیاسیەکە بۆ چونکە ئەزانن عەقڵێتی تاکی کوردی ئەمەی قۆبوڵ نییە باشترین نمونە مامۆستایانی زانکۆ بۆ بسوودنەوەی گۆڕانیان بەجێهێشت خەڵکانێکی خاوەن قەڵەم خاوەن عیلم خاوەن معریفە خاوەن دەنگی شەقام بەجارێک 4 مامۆستای زانکۆ لە ئاستی ئوستازە بۆ ئەم بزوودنەوەیان بەجێهێشت تاکە بەڵگەیان ئەو بتیانە ئەم بزوودنەوەی کە ئێمە لەگەڵی بووین کە بڕیار بۆ ئێمە کاری بۆ بکەین بۆ دژی بنەماڵەگەری لە ئەسڵا بنەماڵەگەریە هەمان شیعار کە دژی یەکێتی بەرزمان کردو لە خۆشمانە دیسان هەم دووبارە بۆ تۆ لەبەرەوەی تاکی کۆمەلگای کوردی مامۆستاگیان من باوەڕم وایە کە تاکێکی فێری نەخۆ تووشی نەخۆشیەک بینێمە کە بە ئیزدیواجی شخصیت ناوی دەرکردو ئیزدیواجی شخصیت یعنی چی یعنی دوانەیی دووڕووی یعنی ڕەنگ بێ لە منافقی تۆزێ سوکتر بێ چونکە ئیزدیواجی شخصیت جێرە لە منافقی من سەرنجی جەناب و هەردوو میوانە بەڕێزەکەت ڕاکێشم بۆ واقعەیەکی سەلام شەماع ڕۆژنامەنووسێک وەڵێ لەگەڵ دکتۆر عەلی وەردیار لە شەقامی کاظمی پیاسەمانە کرد هەڵێ پیاوێکی عەمامە بەسەری عەمامە ڕەش بەسەر بڵین شیعە بەرامبەرمان وەستا بوو ئەم پیاوە کاتێک کە ڕۆشتین بەرەو ڕیخوا نەگرێت ڕێز و حورمەتێکی زۆری لە دکتۆر گرت دەستی بۆ کرد بە سنگەوە سڵاوی لێ کرد و نەوەستا تا دکتۆر ڕەت بوو هەڵێ بە هەمان شێوە دکتۆریش وەک ئەوی کرد ڕێزەکەی لێ گرتەوە هەڵێ کە لێ ڕەت بووین وتی سەلام ئەم پیاوەی کە بینیت ئەوە ڕێزی لە من کرد ئەم پیاوە ئەگەر ترسی دەسەڵات و پۆلیس و قانونی نەبێ یەکەم کەسێکە کە منەکوژێ بۆ چونکە تاکی کۆمەلگای عێراقی تاکێکی دووڕووە تاکێکە تووشی نەخۆشی ئیزدیواجی شخصیت بووە ئیزدیواجی شخصیت بە پێی بیردۆزەکان لە چ کۆمەلگایەکە سەرەڵدا لەو کۆمەلگانە سەرەڵدا کە دوو تەوەژمی دوو ئاراستەی دژ بە یەک لە یەک کاتا بێنە سەر ساحە سیاسیەکە بۆ نمونە ئاراستەیەکی لە ئەسڵا ئینسان من ئارزم کردی تاکەکانی کۆمەلگای کوردی حەزمان لە بنەماڵەگەریە لە ئەسڵا حەزمان لە دیکتاتۆریە لە ئەسڵا ئەوەی کە من پێم ناخۆشە مامۆستایان بیکەن بۆ خۆم نییە بۆیە پێم ناخۆشەوە گەرنا ئەگەر خۆم دەرفەتم هەبێ لەوان خراپترەکەم لەلایەکیشەوە ئەمانەوەی لاسایی کۆمەلگای ئەوروپی کۆمەلگای مەدەنی دیموکراسیەت مافەکانی مرۆڤ هەموو ئەمانە بکەینەوە ئەمە وای کردووە لە تاکی کوردی تاکێکی دووڕوو تاکێکی لەگەڵ ڕێزە منافق تاکێکی نەخۆشی پەروەردە کردووە من ڕەنگ بێت دوازەحترین نمونە لە بەرتەسی هەر هەمومانایە لەم بەرنامەی جەنابتەوە لەم بەرنامانەی جەنابتانەوە کە دیبەیتە کە مێزگردە تێکڕایی بە چەپ و ڕاستی ئەم کۆمەلگاوە بە متەدەین و بێدین و ئەلمانی و عیلمانی و ئیسلامی و هەمومان متفقین لەسەرەوە ڵێن گەندەڵی دیاردێکی ناشرینە و ئەوانش کە گەندەڵیەکەن لەناو کۆمەلگا دیارن شاراوە نین بڵین هەر ئەو خەڵکە دامەوە کە گەندەڵن با من ئەم عیبارەتیان بۆ بەکاربێنم ناتوانێت دەستی ژن و مناڵەکەی خۆی بگرێ بێتە بازار دوو عەلاگە میوە بکرێ بە هارزوی خۆی بۆ ئەم خەڵکەی کە قسەیان پێڵێ خێرا ڕاکە ڕسمێکی سەلفی لەگەڵ ئەگرێ ئەڵێ هەر ئیستا خۆم و فلان کەس کاک فلان کەس دەیان و سەدان و هەزاران لایکی پیج و ئەکاونتەکانیان هەیە چ عیبارەتێکە بۆ ئەمە چ ناوێک هەیە بۆ ئەمە غەیری دووڕووی تاکی کوردی من غەیری ئەوە هیچ ناوێکی بۆ نادۆزمەوە زۆر چاکە کاگ ئیسماعیل کەواتە ئەوە تاچی کوردی ئەوە کۆمەلگەی کوردیە خۆی ئامادەی تێدا هەیە بۆ ئەوەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان ڕوودەدا مشکلی هەرە گەورەی تاشی کوردی یا کۆمەلگەی کوردی ئەوەیە کە هەر دەبێت شتێ هەبێ لە دەرەوەی ئەو
تا ئەو مەبەستم پێ لە کۆمەڵگەی کوردیە ئیرادەی خۆی تەسلیم بکە و لە جیاتی ئەو ئیدارەی بارودۆخەکە بدا بەو شێوەی کە دەیەوێت کەواتە بەرپرسیاری یەکەم 2000 تاچی کوردی و کۆمەڵگەی کوردیە بەڕێزم. بەڵێ مامۆستا شۆڕش ئەوەی کە مامۆستایانیش ئاماژیان پێکرد تا ڕادەیەکی زۆر ڕاستە ینی خۆمە گومانمان لەوەیدا نییە هیچ دیکتاتۆرێک بۆ خۆی لەدایک نەبوو بە ناوی دیکتاتۆرە و بە ناوی سەرۆکی وڵاتێکەوە حتمما ئەو کەسە دواتر کە ممارەسەی دەسەڵات دەکات لە ئەنجامی ئەو ممارەسەیە لەوانەیە کۆمەڵ خەڵک پێی هەڵدەخەڵەتەیە کۆمەڵ خەڵک دادەبەستەیە کۆمەڵە خەڵک ڕادەبەستەیە هەر بە ئارەزوی خۆیەوەی کە دەتوانێت دیکە خۆیمە کۆمەڵێک گرفتمان هەیە ئەوەی کە مامۆستایانی ئاماژیان پێکرد حتا لە کۆمەڵێک هەڵبژاردندا کە کراوە گومانێکی زۆر گەورە لە خودی نەتائیجی هەڵبژاردنەکاندا هەیە کە بێگومان دوای ئەوەی کە کۆمەڵێک کزی کاری دەکرێت کۆمەڵێک ساختەی چی دەکرێت حتمما دەسەڵاتێکی لێ دروست دەبێت ئەو دەسەڵاتە ئەساسەکەی بەڕاستی دەڵم ئەساسەکەی گەندەڵە کەواتە گەندەڵێک حتمما میلەت دەچەوسێنێتەوە حتمما ئەو میلەتەش بەشێکی کە پشتگیری لێ دەکات دواتر بەشێکی زۆری لەوانەیە تەسلیمی ئەو ئیرادەیە دەبێت حتمما بەمانایەکی دیکە بەشێکی کۆمەڵگەیە کە تەسلیمی ئەو پرسیارشتر لە بەڕێز لەبەرەی کاتم کەماوە بدا پرسیارشتر لە بەڕێز بکەم کاک ئیسماعیل لەگوتری لە ئێستادا ئەگەر بێدەنجێشی بە کۆمەڵگەی کوردیەوە ببیندرێت لە ڕاستیدا هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەشی ماندووە لە نێوان دەسەڵاتێک کە بێباکە لە هەمبەر خواست و ئەو چاوەڕوانی و داواکاریانەی کە خەڵک هەیەتی و لە نێوان کۆمەڵێک هێز کە لە ڕابردوودا ئۆپۆزیسیۆن بوون و لە دوای ئەوەی کە دەسن ناو دەسەڵات پشت لەو پرۆژە و لەو خواست و چاوەڕوانیانە دەکەن کە خەڵک لێیانی هەبوو ئەگەر خەڵک لە ئێستادا بێدەنگ بێ ماندوو بێ حەقی خۆی نییە؟ بەڵام مامۆستا شۆڕژ ئەوەی کە گرنگە من پێم وایە لە دەسەڵاتی ڕابردوو لە 2009 دوای ئەوەی کە ئۆپۆزیسیۆن لە 2009 بە فعلی بە مەیدانی زیاتر هاتە مەیدان و بە فراوانی واسێ حیزبی سەرەکی بوونەوە ئۆپۆزیسیۆن کۆمەڵک پرۆژیان پێشکەش کرد ئەوە بوو ساڵی 2011 بڵین هەفتەی شوباتی بەسەردات کۆمەڵێک نەهامەتی و کوشتنی خەڵکەوانە دواتر دەسەڵاتی سیاسی ویستی ئەوانە بێنە ناو حکوومەتەوە و پیشانی بدا کە ئەوانەی ئەو ئیدعای دەکەن لە دەرەوە بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە ئەگە بێنە ناو دەسەڵاتی هیچیان پێ ناکرێ و ئێستا ئەوەی دەسەلمێنێت کە ئەگەر ئیرادەی یەک دوو حیزبی سەرەکی نەبێ ئەوانی دیکە ناتوان هیچ بکەن چاکیان بوێ بۆ خەڵک چاکی دەکەن خراپیان بوێ خراپی دەکەن کە وەکو ئێستا تێکیان داوە بەڕاستی بۆیە سەلماندیان بە خەڵکی کە ئەو حیزبانەی دیکە کە لە ڕابردە ئۆپۆزیسیۆن بن هیچ شتێکیان لە بەردەستدان نییە هەدەف و ئامانجیان بەڵێ ئەوە بوو و لە لایەکی دیکەوە خەڵکی زۆر چاکەگەر هەدەفیان ئەمە بوو تەمان بەر لەوەی ئەم سێ هێزە بستنە ناو دەسەڵاتەوە ئەم قسەیە زۆر باسی لێوە دەکرات دەی باشە چۆن ئاوەها بە ئاسانی بەو داوەوە بوون کە ئەم دوو هێزە یان بڵین دەسەڵاتی کوردی بۆ ئەم سێ هێزە عاقڵ و ژیرەی نابەوە بەڕێزم ئەوە دەسەڵاتەوە ئەوە ممارەسەی دەسەڵاتەوە ئەوە گەمەی سیاسیە بەڕاستی لەوانەیە حیزبێک یان چەند حیزبێک بەداوەکەەوە دەبن لەوانەیە پێی وابێ ئەوان نیەتێکی پاکیان هەیە زۆر زار گلەی لەوە ناکرێت کە بەداوەکەەوە بۆ گلەی لەوە دەکرێت کە خیانەتی کردووە گلەی لەوە دەکرێت کە ئەو ویستوێتی تەڵەیەکی بۆ داناوە ینی بە هەڵا کەوتە تەڵە بەرحاڵ ئەوەی کە گرفتە بەڕاستی ئێستا لێرەدا لە بینی ئیرادەی هاوڵاتیان و ئیدارەیەکی گەندەڵدا ئەمە شتێکی دیکەمان نییە ئیرادەی خەڵکی لەوە زیاتر چی بکە خەڵکی دەنگیدا ئاخیری دەنگەکەی نێخوار خەڵکی دەنگیدا پەرلەمانی پێدروستکرا ئاخیری پەرلەمانەکە شکستی پێێنرا و پەرلەمانەکە لە کار خرا خەڵکی هاتە سەر شەقام بەشێکی لە وەکو لە سلێمانی و لەوانە ئاخیری هەر ئەو حیزبێک کە لەوێ دەسەڵاتدارە و ئیدارەی ئەو لای بەدەستەوەیە ئەمری بە مامۆستاکان دەکرد کە بچنەوە پۆلەکان و بچنەوە قوتابخانەکان و بچنەوە زانکۆکان و دەرز بڵێنەوە ئەوەی کە نێسێتەوە غیابیدا و دواتر فەسڵی کا و دواتر عقوبەیدا ئەوەی کە یەک نقطەماوە پێم خۆش ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە تەنها حیزبێک لە هەرێمی کوردستاندا ئەوە ناکە ئەگەر دەستبارگری حیزبی ئەحزابی دیکە نەبێت ئەوە ناکرێت حتا حیزبێک توانیوێتی لە لایەشی دیکەوە ئەسڵەن ئێستا ئەوەی کە باوە لە هەرێمی کوردستاندا ئیرادەی سیاسی ئەندامانی مەکتەبی سیاسی یەکتر دەکڕن ئێستا ئاڵوگۆڕی ئەندامی مەکتەبی سیاسی دەکرێت ئێستا خەڵک کڕین و فرۆشتن لە ئاستێکی زۆر بەرزدایە نەک هاوڵاتیان و قوتی هاوڵاتیانەوە شتەکە زۆر وەکو دەڵێ بالانسەکە زۆر بەرز بۆتەوە یاخود زۆر قورس بۆ لە قەزیەکەدا بۆیە بەڕێزان ئەوەی کە گرنگە ئەوەی کە دەسەڵات پێی وایە ئەوە دیموکراسیە ئەوە ئازادیە ئەوەیە
دوو نمونەی زۆر بەسیط و زۆر سادە دێنمەوە. ستالین ساڵی 1936 بە دەستوری ئەو کاتی رووسیا یەکێتی سۆڤێتی دەگوت دیموکراتیترین دەستوری ئەوانە، لە کاتێکدا باوەڕی بە چینی پلۆریتاریە هەبوو کە ئەوانە دیکتاتۆر بن. لە ساڵی 1960 لە سەردەمی ئیبراهیم لینکۆڵن لە ئەمریکا لە ویلایەتی متحیدە بەشێکیان پێیان وا بوو ئازادی ویلایەتی جنوب پێیان وا بوو ئازادی ئەوەی کە خەڵکی بچەوسێنیەوە. لە ویلایەتەکانی شیمال پێیان وا بوو کە ئازادی مانای ئەوەیە کە خەڵکی ڕزگار بێت لە دەستی دیکتاتۆر. ئێمە ئێستا لەو بینێدا ئەو خەڵکە بەڕاستی گرفتار بووە لە بینی ئەو عەقڵیەتە سیاسیانەدا لە بینی زۆر باشە دڵی سیاسی کە خەڵکی زۆر چاک کاک ئیسماعیل، زۆر چاکە، زۆر سپاس دەکەم کاک سیروان. ئێوە یامڵین هێزگەلێک هەند تۆمەتبارن بەوەی کە لە پەنای ئەوەی کە خەڵک هاندەدەن کە ببن بە خاوەن ئیرادە و چوزان قەراری خۆیان، کۆمەڵگەیان وها لێ کردووە کە ببن بە خاوەن ڕۆحێکی شەڕانگێزانە و دوژمنکارانە لە هەمبەر دەسەڵاتەکەی خۆیان، تا و ئەندازەی خەڵکانێک هەبن وایان وا باوەڕیان بێ کە سەدامێکی فاشی دیکتاتۆری بەعسی زۆر باشتر بێ لە چوزانم لە کاک مەسعود و لە مام جەلال. کاک شۆڕش ئەگەر ئێمە دیقەت بین و تۆزە سەرنج بین لە دەسەڵاتی سیاسی، ئەو دوو حیزبن بە تایبەتی پارتیە خەڵک هاندەدا شەڕەنگەز بێت و بوونە بەڵتەچی بەسەر خەڵکە و خەڵ سوکایەتی بە کەرامەتی خەڵک دەکەن. من تێناگەم فراندین ڕۆژنامەنووس و کوشتنی ڕۆژنامەنووس ئەمە توندوتیژینە، لێدان لە خۆ پیشاندەران و تەقاکردن لە خۆ پیشاندەران ئەمە توندوتیژینە. خەڵک مافی ئەوەی نەبێ بێتە سەر جادە خۆ پیشاندام کە داوای خواستەکانی خۆی بە داوا ڕەواکانی خۆی بکە، بەڵام ئەوان بە فیشەک وڵامی داخوازیەکانی خەڵگەێنەوە. خەڵک ئەوە حەڤەی شوبات بینیمان ئەم ڕۆژانە پێش یادی حەڤەی شوبات بوو، چەندین گەنجیان خەڵتانی خوێن کرد، چەندین ڕۆژنامەنووس لە وڵاتە تیرۆر کراوە، چەندین خەڵکی مەدەنی و خەڵکی مەدەنی ئازادی خواست تیرۆر کراوە، لێ درراوە، سوکاتی پێکراوە، زیندانی کراوە، دەربەدەر کراوە. یعنی ئەمە دەسەڵاتی سیاسی نەک بە پێچوانەوە حزب سیاسیەکان. ئێستا کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتو چۆن خەڵکیان هەنداوت بزوتنەوەی گۆڕان و سیاست دەکەن، حەقی خۆیانە داوا خەڵکەکە خۆیان هاندن داوا مافەکانی خۆیان بکەن، داوا مافە داخوازیەکانی خۆیان بکەن، بمنە هێزگەلێک کە بە شێوەیەکی مەدەنیانە ئەوانەی کە هێزی چەکداریان لایە، ئەوانەی کە قووەتیان لایە، ئەوەی کە ئەمن و ئاسایشیان بەدەستەوەیە، ئەوانە توندوتیژیان بەرەمێناوە بە پێچەوانەوە. ئەمیش لە ڕوانگەی ئەو کولتورەیە کە خۆیان لە سەردەمی شاخەوە هەڵی هێنا ناتوانێت گۆڕانێکی نەوعی لە عەقڵەت و بیرکردنەوە لە بەڕێوەبردننی حکومڕانیدا بکەن. نانویستووە هەرێمی کوردستان بچێتە سەر سکەی ئەساسی خۆی و بۆ هێزی پێشمەرگە هێزەکانی ناوخۆ بە نیشتیمانی بکرێن، بە دامەزراوی بکرێن. ئەمە ئەوە وای کردووە کە بەڕاستی توندوتیژی بەرەم بێن. جاکێ قسێکی تریشم لەسەرەوەی ستەمکاری لە هەر شوێنێکی وڵات بێت، لە هەر شوێنێکی دەسەڵاتی کوردی دەسەڵاتی ستەمکار بێ، ستەمکارێکی ئێزگار مەترسیداریشتە نەکرد ستەمکارە. یعنی تۆ کە ئەم هەموو کە خەڵک برسی کرا، کە خەڵک لێیدرا، کە ئازادیەکان کە دەستیان کرد بەسەر فەزای گچیدا، کە قەیران لەسەر دۆ قەیران بۆ خەڵکیان دروست کرد، کە دەستیان برد بۆ گیرفانی کەم ئەندامان و بۆ پێخاوەن پێداویستەکان، لەوەی زیاتر ستەمکاری لەوەی زیاتر چیتر، کە ڕۆژنامەنووس بە ڕۆژی ڕووناک لە بەردەمی زانکۆ فرێنرا و تیرۆر کرا، لەوەی زیاتر ستەمکاری چیتر. بۆیە منی قسەم لەسەر قسەکەی مامۆستا بوو کەڵێ من وەکو قسێک بۆ حەقەکەم نەگۆ بزوتنەوەی گۆڕان ئەڵێ بەرەو بنەماڵەیی ڕۆشتووە. من وەکو ئەو باسی لە یەکێتی نیشتیمانی کوردستان نەوتی بزوتنەوەی گۆڕانیش وتی بزوتنەوەی گۆڕان قسەی چوار مامۆستای زارکۆم کرد کە خەڵکێکی دیار بوون لە محافظەی سلێمانی وتم بۆچی بزوتنەوەی گۆڕانیان بەچێش، بۆچی دەستیان لە پەرلەمان هەڵگەچکە خۆیان نیان ئەعلامەوەیان ئەم بزوتنەوەی کە ئێمە بانگەشەی دیموکراتیەتمان بۆ کرد دیکتاتۆری. باش باقسەکانی خۆی تاوا یەکێک لەو شتانەی کە لاو بزوتنەوەی گۆڕاندا خەڵک ینی بڕوای بە بزوتنەوەی گۆڕان و ئینتیمای بۆ بزوتنەوەی گۆڕان دروست بوو، ئەوەی کە خەڵک یانی بزوتنەوەی گۆڕان لەسەر بنەمای خێڵ و لەسەر بنەمای بنەماڵە دروست نەبووە. یەکێک لەوانە کە خودی کاک نەوشیروان کە بەڵام گلەی ئەوە هەیە لە بزوتنەوەی گۆڕانش کە دوجار هەر قیادە کۆنەکان کە پێشتر یەکێتی نیشتیمانیان بەڕێوە دەبردووە، چوزانم ڕەنگە تۆمەتباریش من بە هەندێک شت کە قیادەتی ئێستا یەکێتی پێ تۆمەتبارە، ئێستا ئەمان بزوتنەوەی گۆڕان بەڕێوە دەبن و ئەو جیلەی کە چینە ڕۆشنبیر و چوزانە مساقفەکەی ناو بزوتنەوەی گۆڕان بوو ئێستا لە پەراوێزدا دەژین. کاک شۆڕژ ئێمە لە بڵین بزوتنەوەی گۆڕان چەند ژوورێک هەیە، ژووری سیاسی هەیە، ژووری ڕۆژنامەوانی هەیە، ژووری کارگەری هەیە، هەموو ژوورەکان مامۆستا خەڵکی ئەکادمی بەڕێوان دەبن. یعنی پێم سەیرێکە ئەو قسەیە مڵین دەڵێ هەموو مامۆستای جامیعەن و دکتۆرایان هەیە و ماستەریان هەیە و بەکەلۆرەسیان هەیە لە بواری ینی خەڵکی ئەکادمی و گەنج بەر ئەو بزوتنەوەی بەڕێوە دەبن. ئەنجا لێرەژا بەڕاستی بزوتنەوەی گۆڕان ستا کاک نەوشیروان لە دەروی وڵاتە
بزوتنەوەکەی ڕادستی جیواتی گشتی و جیواتی نیشتمانەکەی بزوتنەوەی گۆڕان کردەوە یعنی گۆڕان ئەساساتە بە ئەساساتی بەڕێوە دەچێت نەک بەعقلی شخص و مەزاجی شخص و ئەم سەرکرد و ئەو سەرکردە بەڕێوە بچێت یعنی ئێستا گۆڕان ناتوانێت بڕیارێکی یەکلاکرەوە بدە ئەگەر ڕەزامەندی ڕەزامەندی جیواتی گشتی و ڕەزامەندی جیواتی نیشتمانەکەی لەسەر زۆر چاکە کاگە مامۆستا سیروانجان دەگوترێت لە ئێستا بێزاریەشی زۆر لە ناو خەڵکدا هەیە و ئەو بێدەنجەشی کە ئێستا بە تایبەتی لە دوای شکانی بایکۆت و مانگرتنەکان بە بەشێکی باشی ناو کۆمەڵگەی کوردیەوە دەبیندرێت لە ڕاستیدا تەسلیمبوونی کۆمەلگان نییە ئەوەندەی چاوەڕوانی خەڵکە بۆ قۆستنەوەی دەرفەتێکی کونجاو تا شتێک بخڵکێنن کە لە مێژوودا لە پڕدا خوڵقاوە ئەم دەسەڵاتە کوردی حەق نییە حسابێک بۆ ئەمە بکە ڕاستە فەرمی وەڵام مامۆستا لە ڕاستیان من لێت ناشارمەوە بێدەنگیەکەم بەدڵە و قسەکەی جەنابیشم هەر بەدڵە دەسەڵاتی کوردی پێویستە بە خۆداچوونەوە بکات بۆ هیچ نەبێ تۆزێک ڕاگررتنی باڵانسێک لە نێوان نەعەدالەتی و بێعەدالەتی ئەوەی کە ئێمە بە گەندەڵی ناومان بردووە من بەڕاستی نایشارمەوە پێم خۆش نییە ینی لەبەرەوەی کاکسیرۆن دوو جار باسی کاکنەوشیروانی کرد یخۆ بەڕاست با منیش ینی بابەتێک بوروش ینی مامۆستا شۆڕش لە حەڤەی شوباتە چەند کوڕی گەنج شەهید بوو لە نێوان هێزەکانی پارتی و هێزەکانی بە هەر وەسیلەیەک بوو شەهید بوو نازانم ئەو میزاجی شخصیت چۆن بوو ینی خۆ نەمان بینی لەسەر ئاستی جەنابی کاکنەوشیروان کە جەنابەت بەنمونە باست کرد نەمبینی من نەمبینی بچێتە پرسیەکییان و بڵێ دایک بڵێ خوا جزاتان باتەوە بەڵام لە کاتێکا کە خێزانی مەلا مستەفای ڕەحمەتی ئەمری خۆکات لە پەسەفی پێشەوە خێرا فاتیحەیەکە خوێنێ بۆ ئێوێ مبادرەیە بکات لەگەڵ پارتیان ڕێبکەوێت لەبەرەوەی من باوەڕم وایە بزوتنەوەی گۆڕانیش بەدەر نیە لەو کۆمەلگا بگرە بەعکسەوە وەک تەها حوسێن ئەڵێ ڕۆژنەوە ئەمریکا و گەڕامەوە دەڵێ کاتێکە لە خوێندن گەڕامۆسێرەکەم کۆمەلگایەکت پەروەردە بووە لە میسرا کۆمەلگایەکە کە ئەو ئاوا بەسفیانەکە ئەڵێ عقولهم قصيرة وألسنتهم طويلة لەگەڵ ڕێزم ئەڵێ عەقڵیان زۆر بچووکە بەڵام زمانیان زۆر درێژە ئەڵێ وڵات بەم شێوازە ناڕوا بەڕێوە ئەم شێوازەی من ینی لێت ناشارمەوە لە دوای دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوە شەڕەقسەیەک دروست بوو بە تایبەتی لە محافزەی سلێمانیە کە ڕەنگ بێ جوانترین پێناسە بۆی چی بێ ئەوەی بێ کە سۆقرات یەکێک لە تەلەبەکانی قسەی ناکرد تەنها یەکێک لە قوتابیەکانی قسەی ناکرد پێیوت دوای مانوبوونێکی زۆری تەکە لە میاسەیتی حتا عراق قسە بکە گەورم با ببینم بە گەورم ناوی برد شافعی ئیمام شافعی ئەو پیاوە عەزیمەی کە مێژووی ئیسلام شانازی پێوەکات یەکێک لە قوتابیەکانی قسەی ناکەوتی پێت خۆشە لە هەر بابێک پرسیارەکەی بەس پرسیارێکم لێ بکە بەس پێم خۆشە لەبەرەوەی بتناسم لەبەرەوەی وەزنت بێتە دەسم ئەویشتی ئیمامی شافعی ئەگەر کەسێک لە سەحرایەکە بۆ ئاوی دەست نەکەوت و لمیش نەبوو خۆڵیش نەبوو دەستنوێژ بگرێ هەتا قیامەت ئەڵسا دەی مەسیریان پیاوە چێتە بەهەشت و یا جەهەنەمەوە لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ ئەوە کەسێک بۆ جەنابتان بۆ گوێ لە دەنگی منەوتی الآن يحق للشافعي أن يمد رجليه أي كاتي وشافعي قاشي ديشكا براسي أو فضا سياسي كلام حافظي سيمانيا رويداهي أو بك مجالي دا بحزبكاني تلقاش اندريش کرد ئەو فەزا چونکە خوێندنەوەیکی واقعی نەبوو خوێندنەوەیکی دروست نەبوو خوێندنەوەیکی ناتەن دروست بوو نازانستی بوو نامۆ بوو بە کۆمەلگا بە بڕای من زۆر چاکە کاگی ئیسماعیل دەمێت دوا پرسیار لە بەڕێزت بکەم ئەگەر ئێمە کۆمەلگایەکمان هەبێ بە فعلی کۆمەلگایەکی سوزانم بێدەنگراو بێ کۆمەلگایەک بێ ئیرادەی دزراو بێ ئێمە ئیسفادەیەک و سوودێک لەم کۆمەلگایە دەکەین کۆمەلگای وها بۆچی پێرچە کاک ئیسماعیل بەهۆی ناتەوەیی و نەری لە هەولێر و لەگەڵمان نەمابێت زۆر باشە زۆر سوپاسان دەکەم زۆر بەڕێز کاک سیروان حەمەد ڕەشید ڕۆژنامەنووس کاتم نەماوە زۆر داوای لێبڕنەکەم و هەروەها زۆر بەڕێز کاک مامۆستا سیروان حەمەد شەریف مامۆستای زانکۆ زۆر سوپاسی تۆشەکەم هەروەها زۆر سوپاسی کاک ئیسماعیل لە ڕەسوڵ بەرپرسی مەڵبەندیسەی کۆمەڵی ئیسلامی شەکەم سوپاس بە ئێوەش بینەرانی بەڕێز دەستان خۆش